جێتان لەگەڵ هاوڕێیان بەخێر بێن بۆ بەرنامەی سفر ژیری هەموو پێشەمەیە کاتژمێر 12 نیوەڕۆ نوێترین هەواڵەکان دەنگۆیەکان و زانیاریەکان لە ناو دنیای ڤیدیۆ گەیمی بڵاو دەکەمەوە پێویستە هەموو هەفتەیەک ساعت 12 نیوەڕۆ یاخوتر کاتێک لەو ڕۆژە تەرخان بکەیت گوێ لەو بەرنامەی ڕابگریت چونکە ڕۆشنبیری لە بواری گەیم زیاد دەکات زانیاری نوێ لەسەر گەیم دەزانی دەبێت کەسەش ڕۆشنبیری لە ناو بواری گەیم 35 لە ئێوە کە هەفتانە سەیری بەرنامە بەژیری دەکەن سابسکرایب چناڵەکەی منتان نەکردیان تکایە سابسکرایب چناڵەکەم بکە چونکە بابەتی زۆر ناوازە بڵاو دەکەم من ڤیدیۆی کەم بڵاو دەکەمەوە بەڵام ڤیدیۆی ناوەستان بڵاو دەکەمەوە زۆر باشتان گلەی لەم دەکەن کەوا ڤیدیۆی زۆر تاخیر بڵاو دەکەمەوە هاوڕێیان تکایە ڤیدیۆی تاخیر بڵاو ناکەمەوە من نامێ ڤیدیۆی بێمەعنا بڵاوکەمەوە نامێ ڤیدیۆیەکی دووبارە بڵاوکەمەوە کە لە ناو یوتیوبی کوردی هەیە یعنی باوەڕکە دەتوانم هەموو ڕۆژ ڤیدیۆ بڵاوکەمەوە ناڵێم مەجالم نییە لە مەجالە مەسەلەکە چونکە من لە بۆ بەرنامەی هاشتاریش ڤیدیۆ دروست دەکەم وەروە بەرنامەیەکم هەیە لە تەلەڤیزیۆن لە کوردستان 24 لە رادیۆ پەخش دەکرێت و لە سوشەڵ میدیا بڵاو دەکرێتەوە بە ناوی بەژیری من کارم زۆرە و ئیشم زۆرە و ڤیدیۆش ڕۆژانە یعنی کریێتەرم هەموو ڕۆژ ڤیدیۆم هەیە وەکو بەرهەم دەتوانم هەموو ڤیدیۆیەکانی خۆم لە ناو یوتیوبی خۆم بڵاوکەمەوە بەڵام نامەوێشەی بکەم تەنیا بابەتی های کوالیتی زۆر بەرز بۆتان بڵاوکەمەوە هاشەوەی ڤیدیۆی سپاس PUBG هاشەی ڤیدیۆی سپاس GTA 5 کە ڤیدیۆی زۆر خۆشن سپاسی هەموو لایکاتان دەکەم سپاسی هەمووتان دەکەم کە ڕێز و خۆشەویستێکی گەورەتان بەرامبەرم نیشان دە بەرامبەر ڤیدیۆی ڤیوێکی زۆر باشیە بوو ئەو نوع ڤیویانە وە دەکا ئەو نوع لایکانە وە دەکا من دڵخۆشم تاوەکو ڤیدیۆیەکی داهاتوو دروست بکەم بووە دەگومان ئێستا کار لەسەر ڤیدیۆیەکی دیکەی سوپاسکردن دەکەم بەڵام پێتان ناڵێن چییە هاوڕێیان پیرەسبایی لە ئێوە دەکەم یەکێکتان بوونە خاوەنی $10 و ئێوەش دەتوانن ببنە خاوەنی $10 هەموو هەفتەیەک ژیر لە بەرچ خۆی پارە بۆ ئێوە دەرخان دەکا $10 تان پێدەدەم ئینشاڵڵا لە داهاتوو چانەڵەکەم سابسکرایبی زیاتر بی لایک کۆمنتمان زیاتر بی ئەکتیڤمان بەرزتر بیتن بێگومان $10 زیاد دەکەین دەکەینە 15 دەکەینە 25 دەکەینە $30 بەڵام زارێت دەتوانم $10 هەفتانە دابین بکەم بۆ ئێوەی خۆشەویست زۆر ئاسانە تاوەکو $10 بەدەست بخەیت لەناو دیسکریپشن ڕێگاکانم دانەوە ئەویش فۆلۆکردنیشی لە هەموو شوێنێک لە کۆمنتەش بنووسە بێگومان کەسێکتان دەبنە خاوەنی $10 بابێنە سەر هەواڵەکانی یەکەم هەواڵی ڕۆژ باسی بکەین با یەکسەر باسی PUBG بکەین PUBG ئەپدێتێکی نوێ لە بۆ کۆمپیوتەر یاخود PC بەردەست دەخەوە بزانە بۆ کۆنسۆڵەکانیش دەگرتەوە بەڵام جارێ فەرمینە تەنیا PC دەگرتەوە جارێ ئەویش گەڕاندنەوەی ماپی سەنهۆکە بە چەند بابەتێکی نوێ واروەها ئەو ئەپدێتە گەورەی لە بۆ PUBGش دێتن هۆکارەکەی ئەوەیە کەوا یادی یاریەکەی دەکەنەوە کەوا 7 ملیۆن کۆپی لێفرۆشرا 7 ملیۆن کۆپی لە یاری PUBG فرۆشرا کە ژمارەیەکی یەکجار زۆرە بۆ یاریەکی ئۆنلاین کە چیرۆکی نییە ڕاستە PUBGە بڵێ زۆربەی یاریستۆریە گەورەکانیش بەقەدەر PUBG ناسراونینە بەڵام فرۆشتنی 7 ملیۆن دانە یاری لەناو یاری PUBG شتێکی گەورەیە دەمە ڕەنگە بزانم ئایا تاوەکوێستا لە PC یاخود لە کۆنسۆڵ یاری PUBG تاقی کردیتەوە یاخودنا وە دڵت خۆشە بەوە یاریەکە 7 ملیۆن کۆپی لێفرۆشرایە دەمە لە کۆمنت ڕەنگە بزانم هەواڵێکی دیکەم هەیە لەسەر یاری Red Dead Online خەڵکەکی یەکجار زۆر بە جلوبەرجی مهەڕیجی دێنە ناو یاری Red Deadی و خۆپشاندان دەکەن و قسە بە کۆمپانیای ڕۆکستاری دەڵێن کە ئەو دیاردێ لە چەند ڕۆژ ڕابردوو ڕوویدا و تۆڕکەمەڵایەتەکان بە تایبەتیش لە یوتیوب و لە تویتەر خەڵکەکی یەکجار زۆر بەشداری کردبوو و داوایان لە خەڵکی دەکرد لە گروپی دیسکۆردەکان کەوا جلوبەرجی مهەڕیجی یاخود کلااونی بپۆشن بێنە ناو یاری Red Deadی و قسە بە کۆمپانیای ڕۆکستار بڵێن هۆکاری ئەوەی کە بۆچی خەڵک دێن بە جلوبەرجی مهەڕیجی دێنە ناو یاریەکەی دی فەوزایان دروست کردیا لەبەرەوەیە کەوا کۆمپانیای ڕۆکستار لەمەژە ئەپدێتی نوێ و بابەتی نوێ لە بۆ یاری Red Dead Online زیاد نەکردێت چۆن ڕۆکستار چەند گرنگی بە یاری GTA Online دەدا هەموو ڕۆژێش نەبی هەفتەی جارێک بابەتی نوێ دێ ئیڤنتی نوێ دێت تەنانەت نەخشەی یاریەکە شوێنی نوێ ناخشە یاریەکە زیاد دەکەن بەڵام Red Dead Online پشتی نوێیان لە بۆدانە بەڵام بەو شێوازە نییە جا نازانم هۆکارەکە هیچێکەوە ڕۆکستار گرنگی پێنادا ناڵێم Red Dead Online باشنی یاری ئۆنلاینە بەڵام مۆدەکی خۆشی هەیە هەندێک شوێنی هەیە کە حەز دەکەم من زۆر سەردانی دەکەم و شەوداون و ڕێخورینی ئەسپەکە و مسابقەکردن و شتانی بە ئۆنلاین تا موسێژەکی هەیە بەڵام بەقەدەر GTA ئۆنلاین فراوان نەکرێت لەبەر ڕەنگە بزانم قەت Red Dead Online تاقی کردیتەوە یان نەکردیتەوە یا حەز دەکەی ڕۆژێک تاقیکەیتەوە لە کۆمنت یاڵە کۆمنت بنووسن هاوڕان لە هەفتەکانی ڕابردووش باسی یاری Silent Hillم کرد کەوا پێشبینی دەکرێت لە بۆ PlayStation 5 هاشکرا بکرێت و یاریەکی تایبەتی PlayStation 5 بێت بەڵام زۆر خەڵک بیر دەکەنەوە ئایا شێوەی یاریەکە یاخود ستۆری یاریەکە یان ئەو پرۆژەیە هەمان ئەو پرۆژەیە کە کاتی خۆی کۆجیما و تیمی پلەیستێشنی کارە نەسەری دەکرد بە ناوی PT
هەمان شتە یاننا سەرە داواکمان دەستکەوتیە لەناو ماڵپەڕی ڕێدە دەسوڕامەوە تاوەکو زانیاری نوێ لەسەر یاری بەدەست بخەم بۆتان یەکێک کۆمنتێکی نووسی بوو کەوا یەکە لە دیڤلۆپەرەکان پەرەپێدەرەکانی پێشووکە لەگەڵ هەدیۆ کۆجیما کاری کردیا لە دەنووسێ دەڵێ سایلنت هیڵی نوێ کە دەنگۆیە ڕاستی نیە جارێکی نازانم دروست دەکریان دروست ناکریان دەدە فەرمیاننا بە قسەوی ئەو سایلنت هێڵە هەمان ئەو سایلنت هێڵە کۆنەیە کە پێشتر بە پیتی بە پیتی بە ناوانجی پیدا کرد پیتی ئەگەر نازانی کات خۆی دێمۆ یاریەک بڵاو کراوە لەسەر پلەیستیشنی بەناوی پیتی کە دیمۆیەکی زۆر 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 ترسناکە و زۆر 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 توندە خەڵکەکی زۆر زۆری کردە معجزبی خۆی بۆ ئەو پیتە تاوەکو ئێستاش لە یوتیوب لە زۆر شوێن خەڵکیار حەز دەکەن سەیری بکەن چکە بەڕاستی دێمە و تاقیکاریەکەی زۆر زۆر ناوازەیەوە ناسناوەکی گەورەی بەدەستینە جا ئەگەر بێت و یاریە نوێیەکەی سایلنت هێڵی هاوشێوەی پیتی بی بەڵام بە دوور و درێژی بێگومانم لەوەی هەموو ئینتەرنێت مێش لە دەستدا بەتایبەتی و کەسانی حەزیان لە یاریەکانی کۆجیما یان حەزیان لە یاریەکی ترسناکی تەواو نوێیە لەوەی ئەکید بن کەوا کۆجیما لەوانەیە کار لەسەر یاری سایلنت هێڵ نەکە چونکە کۆجیما تازە دێف ستراندینگی تەواو کردیەوە خەریکی دروستکردنی پرۆژەکی نوێ بە قسەی خۆی بەڵام پرۆژە نوێیەکەی کۆجیمای ئایا سایلنت هیڵە یان یاریش تەواو نوێیە نازانم بەس باوەڕ ناکەم کۆجیما بێتەوە سەر یاری سایلنت هیڵ مەگەر پلەیستیشن پارەکی یەکجار زۆری پێ بدە بڵێ وەرە ئەنگتەکە لەگەڵ دەکەم 10 ساڵ ستودیۆیەکەت بەخێو دەکەم پارەی ستودیۆیەکە دەدەم بە زیاد نەبوو جوستکە بەو نوعی چکە ستودیۆکەی کۆجیما پرۆدەکشن عادی پلەیستیشنی نییە ستودیۆیەکی سەر بەخۆیە Death Stranding وەکو سەکەند پارتی پێ دەڵێن یعنی یاریەکەی لە بۆ پلەیستیشنی یەکەم جار بڵاو کردەوە بەڵام ئێستا یاریەکە لە پیسی ژوا بڵاو دەکرێتەوە لەبەر ڕەنگە بزانم قەت دێمۆ یاری پیتیتان بینیوە یاخود ناوەگەر بینیوتانە پێتان چۆنە حەز دەکەن یاری سایلنت هیڵ هاوشێوەی ئەو پیتیەی بیان یاریش تەواو نوێ یەکێک لەو یاریانە یوبیسۆفتی کەوا تەنیا چەند ترێلەرێک و گەیمپلەیەکی کورتمان لێ بینی دواتر یاریەکە هەر لە وجودی نما یاری سکۆڵ ئەند بۆنسە کە زۆر زۆر سەرنجڕاکێش دیارەوە کاتی خۆشی من لە 2017 و 2018 راپۆرتی زۆر زۆر گەورەم لەسەری دروست کردی بەزان بە چناڵی یوتیوبەکەشمەیە لە پیجی هاشتاش بڵاوم کردیتەوە راپۆرتم زۆر لەسەر یاریەکە دێتوکە یاریەکە جوان دیارە یاریەکە لە 2017 لە لایەنی یوبیسۆفتی ئاشکرا کرا زان لە ئیفری بوو ئاشکرا کرا یاریەکە تەنیا شەڕی کەشتیە و زیاتر فۆکسی لەسەر ئۆنلاین بزانم تەنیا ئۆنلاین چە نازانم بزانم فۆکسی ئۆنلاین تەنیا ئۆنلاینە یاریی ئۆنلاین دەبیتن پێکەوە چەند کەسێک دەتوانن یەک کەشتی باشن یاخۆ یەک نەفەر یەک کەشتی باش و کۆنتترۆلی بکە هاوشێوە یاری ئەساسن کرید بلاک فلاگ دەبیتن و بەشەوەی ئۆنلاین دەبێت دەتوانین لەگەڵ خەڵکی کە لەگەڵ کەشتی دیکە بەشەڕ بێت یاریەکە لە 2017 وتیان لە 2018 بڵاو دەکرێتەوە 2018 ڕۆی وتیان لە 2019 بڵاو دەکرێتەوە 2019 ڕۆی لە 2020 وتیان بڵاو دەکرێتەوە کەسی 2020 تقریبا نیوەی تەواو بووە یوبیسۆفت بە فەرمی ڕای نەگەیاندە بەڵام ئەوە دەنگوویەکی فەرمییان خەبەرێکی فەرمی بە شێوەیەکی ناڕاستە خۆی یەک لە ناو یوبیسۆفتی بە فەرمی ئاشرای کرد لە تویتەری وتی یاری سکۆڵ ئەند بۆنس لە ناو شەریکە یوبیسۆفتی دووبارە دروست دەکرێتەوە خەریکن ڕیبوتی دەکەنەوە پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە دانە دەستکاریی گەوری یاریەکەی بکەن یاریەکە بکەنە فری و وەکو فۆرتنایتی فریبی بەڵام هاوشەوەی سی ئۆف تیفسی کۆمپانیای مایکرۆسۆفت و تیمی ئەکسبۆکسی بیتن کە لە ئەکسبۆکسی یاریەکەی بەناوی سی ئۆف تیفس کە چەند کەسێک دەتوانن پێکەوە لە ناو یەک لۆبی لە ناو یەک دنیای یاری بکەن و ترێژەری هەندکەن وە یاخود شتیانی کۆپەتیکە بکە لە ناو جەوی چەتەکانی دەریای جاو یاری ئەگەبێت و فری بیتن کەواتە فۆکسەکە دەخێتە سەرەوەی کەوا یاریەکە سیزن پاسی هەبی یاخود ڕۆیال پاسی هەبیتن یان DLC هەبی ئارەنە و مەی بیشتێک لەو بابەتانە بی ئایا ئەو یاریتان قەت بینیە معجزەی بووی پێی یاخود سەرسامی پێی یان دەتەوێت بیکەی دەمەیەکە چی بینەوە کە حەزی لێرێ هەواڵەکی نوێشم هەیە لەسەر یاری ئەساسنز کرید ڤالهالای کۆمەڵە بابەت و زانیاریمان نوێ لەسەری بەدەست خستیەوە لە راپۆرتەکیش لە پیجی هاشتاگ بڵاوم کردیتەوە دەتوانم سەیری بکەم پێنج زانیاری گەورە و نوێم لەسەر گەیمپڵەی یاریەکە بڵاو کردەوە بەڵام زانیاریی نوێمان هەیە لەسەری کە لە راپۆرتەکەی باس نەکرد چونکە نەمدەزانین تازە زانیتم ئەویش ئەوەیەکەوە لە ناو یاریەکەی هەر کاتێک بتوێت دەتوانێت ببیە ئایڤۆری پیاو یان بێ ئایڤۆری کچ کاتە ینی دوو کارکتەر یەک کارکتەرمان هەیە بەڵام دوو ڕەگەزە ئەو کارکتەرە ئایڤۆریان پیاوە یان ئافرەتە وەکو ئەساسن ئۆدیسی نییەکەوە کەساندرا و ئەلێکسیۆس دوو کارکتەری جیان خوشک و بران توانی بێکەچیان یاریەکەی تەواو بکەی ناتوانین لە ناوەندی یاریەکەی ببیە کارکتەرەکەی دیکە یان لە پیاوی بێ ئافرەت بێ پیاو بەڵام لەو یاریە چکە هەردووچیان یەک کارکتەرن ئەگەر لەناتا ناوەڕاستی یاریەکەی زۆر کەیفت بە کوڕەکەی نهات دەنجی نهات هەچی نهات تامیکە کچەکە یان پێچوانە کچەکەی بکەی کوڕەکە هەواڵەکی نوێمان هەیە لەسەر داکتەر دیسریسپێکت کەوە
داکتر دیسرسپکت بخۆن دەزانین لە هەفتەکان ڕابردوو پێم وتن کەوا کابرایە لە ناو تویچی بان کرێ بە هۆکارێکی نادیار کەس نارێت مەسەلەکەش چییە بەڵام تقریبان سەرەداواکمان دەرکەوتەسەوەی لەبەرچ داکتر دیسرسپکت بان کرێت لەبەر ئەوەیە کەوا کاتی خۆی کاتێککە نینجا و شراوت تویچیان بەجێ هێشتچوونە میکسەری پێشوای میکسەردا بخرێت چوونە میکسەری تویچ پارەی خەیاڵی بە میلیۆنان دۆلاریدا دکتۆر دیسرسپکتی وتی مەڕۆ لێرە بمینەوە بەڵام کاتێککە میکسەر داخرا نینجا و شراوت میکسەریان بەجێ هێشت تویچ دەڵێ ئۆکەی داکتر دیسرسپکت ناتوانین بستە میکسەری کات داکتر دیسرسپکت هەر لێرە دەمێنێتەوە کاتەم بەلاژە پارێن بوو کابراییدایە ساو لە ڕێی قانونیەوە باندیان کردی لەسەر یەک لەو مۆزوعانەی کە داکتر دیسرسپکت لەسەریتی کە مۆزوعی چیاویش جوندانە و قسەی یانتیکە دەرێ و بەگشتی کەلیمەی ئەفی زۆر بەکاردێنی ئەوە هۆکاری سەرچیە سەرچ نیە نازانم بەڵام دەنگۆیەکی گەورە هەیە ئەوە هۆکارەکەیە و داکتر دیسرسپکت لە تویتەر ناونیشانی سایتەکەی خۆی گۆڕی پێشتر دەینووسی تویچ داکتر دیسرسپکت ئێستا گۆڕێتی کردیتە یوتیوب داکتر دیسرسپکت زۆر خەڵک دەڵێن کەواتە داکتر دیسرسپکتیش هاوشێوەی نینجای کە نینجا چۆن چوە یوتیوبی ئەوەش دەبتە ستریمەری یوتیوبی هێنەوە پاش نازانم ئەو دەنگۆی هەیە قەت تەماشای ستریمەکانی داکتەرت کردیە خۆت نامن زۆر معجزیمە دکتۆری و پێم وایە باشترین ستریمەرە لە هەموو دنیاە چەند سکرینشۆتەکی ناو یاری فارکای 6 بڵاوکرێەوە کەەوە یاریەکە ئەکتەری ناوازە جانکارلۆ ئەسپاسیتۆی تێدایە وەکو کارکتەری سەرکی و ترێلەری یاریەکەش زۆر ناوازە بوو و سوپرایز بوو بەڕاستی چکە من چەند دەنگۆیەکم جێلە بوو لەسەر یاری فارکرای کە هەفتەی ڕابردوو باسم کرد لەوانەیە چەند دەنگۆیەکە بێت لەسەر یاری فارکرای بەڵام نەم دەزانی بەو شێوازە دەبیتن کەوا ئەکتەری گەورە جان کارلۆ ئەسپاسیتۆی زنجیرەی بریکینگ بادی تێدا دەبیتن و چەند سکرینشۆتێکی لە یاریەکەی بڵاوکرایتەوەکەوە گرافیکی یاریەکەی تۆپ نیشان دەدا باوەڕ ناکەم لەسەر پلەیستیشن 4 و ئەکسبۆکس وەنی ئەو گرافیکە بیتن لەوانەیە لەسەر پیسیەکی زۆر زەبەلامی یاخود پلەیستیشن 5 یان ئەکسبۆکس سیریز ئێکس بی سانج باوەڕ ناکەم گرافیک بۆ شێوازەی بەڵام سکرینشۆتەکان زۆر جوانن وارەوە واڵپێپەرەکان زۆر جوانن وارەوە هاوڕێیان تاوانمەرێکی نوێ لە بۆ یاری زیاد دەکرێت ئەویش کامێرەی کەسی سینەماوەتە کارکتەرەکەی خۆت ببینی کاتێکەوە لە ناو دیمەنی ڤیدیۆیەکانی نەک یاریکردن یاریکردنەکە هەر کامێرەی کەسی یەکەمە وەکو چۆن یاریەکانی فارکرای چکە فارکرای بۆی دەناسێتەوە کامێرەی کەسی یەکەمی بەڵام لە کاتی دیمەنی ڤیدیۆیی کەتسینی پێ دەڵێن دەبتە کامێرەی کەسی سێم و کارکتەرەکەی خۆت ببینی کە کارکتەرەکە ئافرەتە یاخود پیاوە هەڵبژات فارکرای 6 چاوەڕێمە ئازەکەمە چاوەڕێبی ئەگەر چاوەڕێی دەمێت لە کۆمنت ڕێی تۆ بزانم بابێنە سەر هەواڵێکی خۆش لەسەر کۆنسۆلی پلەیستیشن 5 کەوا کێشی ئەو کۆنسۆڵی چەند دەبێتن چەند خۆڕ دەزانین زەبەلاها دەزان قەبارەکەی زۆر گەورەترە لە ئەکسبۆکس سیریز ئێکسی و زۆر گەورەتر لە پلەیستیشن 4 لە پلەیستیشن 3 گەورەترە هەن لە پلەیستیشن 3 فاتیش گەورەترە 4 کیلۆ 78 گرام دەبێت نمونە کۆنسۆلی پلەیستیشن 4 فاتەکە یاخود سلیمەکە 2 کیلۆ و نیو هەن پلەیستیشن 5 4 کیلۆ 78 گرامەوە دوو بەقەدر پلەیستیشن 4 قورسە جا زۆر خەڵک دەڵێن نابیها قورسبی نازانم با بە خۆت و هەم ڕۆژێ لە جێ پلەیستیشنی نابێت جێچکە یەک جار دایدنی و تاڵ دی ناڵۆ پێتۆڕە بووی یان هەر شتێک هەواڵەکەوی لەسەر پلەیستیشنی خەڵک جون دەدەن هەواڵەکەوی لەسەر ئەکسبۆکسی ئەکسجان پلەیستیشن جون دەدەن تکایە کللتوری جوندان فڕێ بدە تکایە بێمە سەر هەواڵەشی یەکجار خۆش لە بۆ ئێوە ئەویش لەسەر یاری GTA 6 کە GTA 6 هەمومان حەز دەکەین هەواڵ نوێ لەسەر بزانین طبعا هەواڵە نوێیەکەشم ئەوەیە کە زۆر گەڕێم هەتا و زانیاریەم بەدەست کەتی لە بۆ ئەوی خۆشی چکەمە هەفتان دەڵێن ژیر GTA 6 ژیر باس GTA 6 بکە ژیر برۆ باس GTA 6 ناگەی ژیر لواز ژیر ئۆکەی بارەس پێ بکەین هەواڵەکی نوێم هەیە لەسەر یاری GTA 6 ئەوی پەیوەندی بە پۆلیسی هەیە دەنگۆیەکی نوێ لە ماڵپەر ڕێدت بڵاو کرێتەوە کە پێم وایە ستا هەفتە لەوانەیە ڕاز دەرچی تاسی ئەگەری هەیە تەوان هەموو دەنگۆیەک درۆبی بەڵام ستا هەفتە ئەگەری هەیە ڕاز دەرچی ئەویش باسی پۆلیسی دەکات لە هەفتەکانی ڕابردوو ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی سفرێک ژیری بۆم باسکردن کەوا GTA 5 ئەوە GTA 6 لەوانەیە باسی چەند زەمانێک بکە باسی گەورەبوونی کاراکتەری بکەم باسی منداڵی بکە منداڵ گەورە دەبیتن لەوانەیە شتانی هەموو تێدابی لەوانەیە باسی سەردەمی کۆم بکە ئەوانە هەموو لە باس کردینە ئەگەر نازانی تکیا بۆ سەیری ڤیدیۆکان ڕاوەرج بکۆ چکە زانیاری زۆر باش GTA 6 بڵاو کردەوە دەنگۆیەکان نەک زانیاری فەرمی دەنگۆیەکی نوێشەیە دەڵێ نمونە لە GTA 5 کاتێکە خۆلێکەکی دەدەی بە سیارەی یەک نەزمە پۆلیس لە بۆ پەیدا دەبێت خۆ یەک ئەستێرە پۆلیس هەیە بە دوو دەکەیت ڕاد ناگرن سەر کوژن یاخۆ بە سیارەدایان لێدەن یان دەژیرت دەکەن ئەگەر تو بە پێیان هیچ ناکەیت لۆ نمونە زۆر جاوارڕدا لێک ئەستێرێت تا 5 ئەستێرەی زیاتر پۆلیس هەڵدەدا بە سیارەی بتکوژی و بمری و دووبارە لە نەخۆشخانەی زیندی بیەوە بەڵام ئەگەری هەیە پۆلیس لە یاری GTA 5 هەموو کاتێک نەتکوژی نمونە
ئەگاتوو بە سیارێک خۆت لە پۆلیسی بدەیت یاخود بە سیارێک خۆت لە دیواری بدەیان خۆت لە عمودێکی بدەیت یانیش هەیە دەڵێ دەنگۆیەکە دوو یعنی دووسێ ئەوەی دەگرێت بەڵام ئەوەی دووەم پارسی دووەم حەز ناکەم ڕاست بدەڵێ ئەگەر لە سووری بدەیت سوور ترافیک سوور بدەیت پۆلیس لەو مەتقەی ڕاوەستابی هەموو بە دوو دەکەون پۆلیسەکان بەڵام لە جیاتی ئەوەی بتکوژن یاخود بە سیاری خۆ دەدەن پێشت دەگرن تکتر لە بۆ دەنووسن یاخود غرامە دەکەن کوردیەکەی ئەو پارەی هەتا دەبی بدەیەوە ئەگە پارەکەش نەبی یان قەردار دەبی دەنگۆی یەکەم دەری قەردار دەبی تەناقص وان پێم وایە شتێکی باشە و هەبوون و عیبیتن یانیش دەجیرێتی سزن دەبی پاش ماوەکی دەی بێ دەرێ جا چەند وەقت دە سزن دەبینەوە ئەوەی نازانم بەڵام دوو دەنگۆ هەیە لەناو دەنگۆیش دوو دەنگوتکە هەیە تاوەکو ئێستا پۆلیس نەگۆڕدرا لەناو یاری GTA دائما پۆلیس بە دوو دەکەوی دەوێت بتکوژی یاخود بتگری ئەگەر تو هیچ نەکەی بەڵام زۆربەی کات کوشتنە ئەنجام بە سیارە لێ دەن تاوەکو دەمری دەبیدا خۆتیان لێبوونکە ئەگەری هەیەوە پێشبینی هەیەکەوە ئەو جارە ئەو فۆرمیلایی پۆلیسی بگۆڕدرێەوە پێشم باشەکەوە بگۆڕدرێ لەوە یارە هاوی دەوێت ڕێنگە بزانم پێتان چۆنە هەواڵە و حەز دەکەی پۆلیس لە زیاتی بکوشتن و بڕین و تەرتیبات شتی غرامەت بکە بە پارە بخۆت پارەکەی بدەیت ئایان نا دەمێت لە کۆمنت ڕێنگۆ ببینم هاوڕان ئێستا کاتی براوەی $10 لەو هەفتێش لە ئێوە لە هەواداران کەسێکم هەڵبژاردووە کە بووە خاوەنی $10 ئەویش ئەو بەڕێزەیە بەناوی هەمە پاشات لە سناپچات تویتەر لە فەیسبوک لە هەموو شوێنێک لایکی لە هەموو شوێنێک فۆڵۆی کردم واروەها کاکە هەمە ئاگداری سناب یاخود ئینستاگرام یان تویتەر هەر شتێکی خۆت بە زووترین کات پەیوەندیت پێوە دەکەم $10 لە بۆ دەنێرم بزانم ئایا حەز لێ $10 ئایتونز بی پلیستیشن بی ئەکسبۆکس بی یاخود پلی ستۆر بی جارە خۆت لە پەبجی سەرفی دەکەی لە فۆرتنایت یان یاری پلیستیشنی پێ دەکڕی یان پلیستیشن پلاس یاخود ئەکسبۆکس گەیم پاس پێ دەکڕی ئارزوی خۆتە $10 بۆ ئیت و خاوەنی خاوەنەکەی ئێستا هاوڕان ئێوە دەتوانن ببنە خاوەنی $10 زۆر ئاسانە لەناو لینکی دیسکریپشن کۆمەڵە ڕێگایەکم دانایە ئەو ڕێگەیانە تاقی کەرەوە لە هەموو شوێنێک فۆڵۆم بکەم بێگومان من لەوەی کۆمنتێکی لەو ڤیدیۆی بنووسە تکایە کە زۆر گرینگە کۆمنتی ئەو ڤیدیۆ لایکی ئەو ڤیدیۆیە زۆر گرینگە وەروە سەبسکرایبی چناڵیش زۆر گرینگە ئەو شتانە لە بیر مەکەن بێگومان ئێوەش دەبنە خاوەنی $10 و ئەو کەسانی هەفتەکانی ڕابردووش ئەویشانیان کردی ئەوانیش چانسیان ماوە ببنە خاوەنی $10 بۆیە تکایە ئەو ڕێکارانە بکە گەر حەز دەکەی بێ خاوەنی $10 و هەروە ڕاپۆرتێکی جوانیشتان لە بۆ عرض دەکەم هەر لەناو بەرنامەی سفر ژیری کە لەوانەیە بڵێن ژیر باش تۆ ڕاپۆرتە زۆر جوانە بۆ بە ڤیدیۆیەکی تایبەت بڵاوی ناکەیتەوە لۆ دەکەینە و یەک ڤیدیۆ درێژ دەکەوە مەبەستەکەی من لەناو بەرنامەی سفر ژیریەوەیەکەوە بەرنامەی سفر ژیری ببتە بەرنمەیەک هەموو هەفتان بتوانین سوودی لێ بەگری نەک ببتە چەند ڤیدیۆیەک نتوانی تەماشای هەر هەمووی بکەیت تکاتان دەکەم تا کۆتایی بینەر بن هەرچی ئیشەکی دەکەین یاخود ڕایگرە لایکەچ بکە و ڕایگرە جارێ دوای سەیری بکە وەختێک سەیری بەرنامەکە بکەت بە کاملی سەیری بکەت چونکە زانیاری زۆر باشتان پێ دەڵێم سەیری ئەو ڕاپۆرتە جوانە بکەن لە نیوەی یەکەمی ئەم ساڵ یاری گەورە و ناوازە بڵاوکرانەوە 2020 ساڵێکی پڕگەیم نییە بەڵام یاری سەرنجڕاکێشی لێ بڵاو دەکرێتەوە لەو راپۆرتە باسی گەورەترین ئەو یاریانە دەکەین لە نیوەی دووەمی ئەم ساڵ بڵاو دەکرێنەوە دواتە لە مانجی هەفت بۆ مانجی 12 ئەم ساڵ هەفتە یاری گەورەی نیوەی دووەمی 2020 ژمارە هەفتە یاری Destroy All Humans ئەو یاریە دووبارە دروستکراوەی یاریە ناوازەکەی ساڵی 2005 بە ناوی لە ناوبردنی هەموو مرۆڤەکان یاریەکە سادەیە بەڵام یاریێکی کۆمیدی و گەیمپڵەیەکی هەرە سەرنجڕاکێشی هەیە بە کارکتەری ئێلیەنێک بوونەوەرێکی ئاسمانی یاری دەکەیتەوە لە ئاسمانەوە بە دەفرەکەی دێتە خوارەوە و هەوڵی لە ناوبردنی مرۆڤەکان دەدا چاوەڕوانی ئەو یاریە بن لە ڕۆژی 28 هەفتی 2020 لەسەر PlayStation 4 Xbox One و PC بەردەست دەبێت ژمارە 16 یاری Star Wars Squadrons ئەو یاریە چەندین ساڵ لە هەواداری Star Wars داوا دەکەن نەویژەوەیە ببنە فڕۆکەوانێک لە ناو یاریەکە بە فڕۆکە بەشداری جەنگی گەلاستێرەی Star Wars بکرێت ئەو یاری هاوشێوەی یاری Star Wars Battlefront 2 نابێت کامێرەی کەسی یەکەمە و مۆدی ئۆنلاین و چیرۆکی دەبێت بڕیارە یاری Star Wars Squadrons لە ڕۆژی 2 دەی 2020 لەسەر PlayStation 4 Xbox One و PC بەردەست بێت ژمارە 15 یاری یاکوزا Like a Dragon یاریەکانی یاکوزا و هەوادارە نییە لە کوردستان بە پێی پێویست بەڵام یاری چیرۆچین و چیرۆکەکانیان بە شێوەیەکی زۆر کلاسیکە لەوانەیە گەر تاقییان بکەوە بۆ چونتان بگۆڕدرێت Like a Dragon چیرۆکێکی نوێی کارکتەرێکی نوێی جیهانی یاکوزایە بڕیارە لە پشتۆکانی سەری ساڵ لە سەرجەم کۆنسۆڵەکان و PC و Mac بەردەست بێت ژمارە 14 Microsoft Flight Simulator ئەو یاریە گەورە دەبێت زۆر فراوان دەبێت Microsoft لە 2014 و یاری بە شێوەی جیاواز و پارچە و دێمۆ تاقی کردوتەوە بڵاو کردوتەوە بەڵام لە کۆتاییدا فول ڤێرژنەکەی بەردەست دەبێت
کە 2 ملیۆن شار لە خۆ دەگرێت و دەتوانی بێگومان بیتە سەر شارەکانی کوردستان و بێتە سەر ماڵەکەی خۆت بە لێخڕۆنی فڕۆکەکە. بڕیارە یاری فلایت سیمیلەیتەری نوێ لە ڕۆژی 18/8 2020 لەسەر PC بۆ یەکەم جار بڵاو بکرێتەوە. ژمارە 13 یاری Outriders. یاری تەقەکەرە ئاسمانیەکان زۆرن و هەمووشیان یاری باش نین، چونکە ئەزمموی دروستکردنی تەقەکەرێکی ئاسمانی تۆزە ئێستەمە، بەڵام تا ئێستا بەپێی ئەو ڤیددیویانی بڵاو کراونەتەوە یاری Outriders یاریی سەرنجڕاکێش دیارە و هیوامە بەرزە لەو ئاسەش بێت. بڕیارە یاری Outriders لە مانگی 12 2020 بۆ سەرجەم کۆنسۆڵەکان و PC بڵاو بکرێتەوە. ژمارە 12 یاری Marvelous Avengers. بێگومان هەمان دەموچاوی ئەکتەرە ڕەسەنەکانی فیلمەکانی Avengersی تێدانی و هەمان دەنجیشان نیە. تا وەکتری جیاوازن بەشداریان کردن، بەڵام ڕاستی ئەوە ناشارێتەوە هەر خۆشەوە بە پاڵاوانەکانی خۆمان یاری بکەین. بە چاکوشەکەی Thor هەمووان داکوتی و بە Hulk هەمووان سماش بکەی و بە Iron Maniش بفڕی. یاری Avengers لە ڕۆژی 4/9 2020 لەسەر PlayStation 4 Xbox One PC بڵاو دەکرێتەوە، دواتریش بۆ کۆنسۆڵی نوێ بەردەست دەبێت. ژمارە 11 یاری Crash Bandicoot It is About Time. یەکەم یاری Activision لە دوای وەرگرتنی یاریەکە لە ستودیۆی ناکی دۆگی سۆنی لە ساڵی 2001 دروستکرا. دووبارە دروستکراوەکەشی لە 2020 بە هەندێک بابەتی نوێ جێگەی خۆشحاڵیە. کراش یاریشی گرانبەهای پلاتفۆرمەرە و Crash Bandicoot 4 It's About Time لە ڕۆژی 2 2020 لەسەر PlayStation 4 Xbox One بڵاو دەکرێتەوە. ژمارە 10 یاری Deathloop. نوێترین یاری بەثێزدایە دروستکەری Fallout و Elder Scrolls و Skyrim چیرۆکەکەی سەرنجڕاکێش دیارە باسی دووبارە بوونەوەی زەمان دەکا وەکو لوپێک کە لە فیلمەکان پێیاشنین. یاریکە خاوەنی گرافیکێکی سەرنجڕاکێش دەبێ و بڕیارە سەرەتا بە ماوەیەکی کاتی تەنیا لەسەر PlayStation 5 بڵاو بکرێتەوە، دواتر بۆ Xbox Series X بەردەست بێ. ژمارە 9 یاری Mafia Definite Edition. ئەم یاری دووبارە دروستکراوە یەکەم یاری مافیایە کە یەکێکە لە یاریە لە بیر نەکراوەکان چیرۆکێکی تامەزرۆی هەیە. کاتێ ئەو یاری دەکەی وا هەز دەکەی لە نێو فیلمەکانی ئایرشمان و Godfather و Goodfellas. یاری مافیای نوێ لە 25/9 2020 لەسەر PlayStation 4 Xbox One و PC بڵاو دەکرێتەوە. ژمارە 8 یاری Godfall. سەرنجڕاکێشترین یاری ساڵ نییە، لەوانەشە هەمووان سوپرایز بکات بەهۆی چوڵە و میکانیزمی شەڕکردنەکەی. Godfall یاریی تایبەتی PlayStation 5 و یەکەم یاریشە بۆ PlayStation 5 باشکراکرا، دواتر بۆ PC بڵاو دەکرێتەوە. لەلایەن Gearboxەوە دروستکراوە، بڕیارە لە پشوەکانی سەری ساڵ لەگەڵ PlayStation 5 بڵاو بکرێتەوە. ژمارە 7 یاری Senua's Saga Hellblade 2. بێگومان یەکەم یاری Hellblade یەکێ بوو لە یاریە جیاوازەکان. هەندێک کەس عاشقی بوون، هەندێکی یاریەکەیان پێتەواو نەکرا بەهۆی توندی یاریەکە و قورسی لە هەڵهێنانی هەندێک مەتەڵ. ئەمجارە لە Hellblade 2 نازانین چی ڕوودەدا، تەنیا دەزانین توندتر دەبێت، قورستر دەکرێت کە یاریی تایبەتی Xbox Series X و PC-ە. بەرواری بڵاوکردنەوەی نازانین، بەڵام پێشبینی دەکرێت کۆتایی ئەم ساڵ بێت. ژمارە 6 یاری Assassin's Creed Valhalla. گەردوو یاری پێشووی ئەساسنت کردبێ ئەو یاریەشت خۆش دەبێت، گەر ناو یاریە بۆتۆنیە Valhalla باسی سەردەمی ڤایکینگ دەکات و میکانیزمێکی نوێی شەڕکردنی هەیە. بێگومان یاریەکە هەر ئەساسن و هەواداری تایبەتی خۆی دەبێت. بڕیارە لە ڕۆژی 11 ئەم ساڵ بۆ سەرجەم کۆنسۆڵەکان و PC بڵاو بکرێتەوە. ژمارە 5 یاری Watch Dogs Legion. سەرەتا یاریەکە سەرنجڕاکێش نەبوو، بەڵام ئێستا لەگەڵ بینینی گەیمپلەی نوێ دەتوانین بڵین Watch Dogs Legion یاریی زۆر سەرنجڕاکێش دیارە. بە کارکتەرێک یاری دەکەی دەبێت خەڵکی کۆکەیتەوە بۆ دروستکردنی سوپای بەرهەڵستکاران بۆ لەناوبردنی ڕێکخراوێکی زیرۆریستی کە هێرشی کردوتە سەر شاری لەندەن. دەتوانانی سەرجەم ئەو کارکتەرانی ناو یاریەکە هەیە بیکیتە هاوبەشی خۆت و هەموو شتێک هاک بکەیت. راپۆرتی تایبەت لەسەر ئەو یاریە دروست دەکەین، چاوەڕوان بن. Watch Dogs Legion بڕیارە لە ڕۆژی 29 2020 لە سەرجەم کۆنسۆڵەکان و PC بڵاو بکرێتەوە. ژمارە 4 یاری Spider-Man Miles Morales. یەکێ دەبێت لە یاریە گەورەکانی ئەم ساڵ و بە تایبەتی باسی کارکتەری Miles Morales دەکات. یاریێکی تاو نوێ و تاوکەری سپایدەرمانی ڕابردوو نابێت. گرافیکی یاریەکە زۆر ناوازە دیارە، بڕیارە لەگەڵ دەرچوونی PlayStation 5 یاریەکە بە تایبەتی لەسەر PlayStation 5 لە پشوەکانی سەری ساڵ بڵاو بکرێتەوە. ژمارە 3 یاری Halo Infinite. گەورەترین یاری Xbox لە ماوەی چەند ساڵی ڕابردوو، هەوادارێکی زۆر چاوەڕوانی ماستەر چیف دەکەن دووبارە بێتەوە ناو جلوبەرگەکەی و چیرۆکەکەی و گیمپلێ ناوازە نایابەکەی تاقیب بکەنەوە. Halo Infinite تایبەتە بە Xbox Series X و PC لە کۆتایی ئەو ساڵی بڵاو دەکرێتەوە، دەنگۆشێ بۆ Xbox One-ایش بەردەست بێت. ژمارە 2 Ghost of Tsushima. لەوانەیە ناسناوی جوانترین یاری ئەم ساڵی پێ بدەین کە خاوەنی گرافیکێکی هەر قەشەنگە. بە ساموڕایەک یاری دەکەی هەڵی وەستاندنی لەشکری مەنگۆلی دەدەی کاتێ دەیانەوێت دوورگەی تسوشیما لە ژاپۆن داگیر بکەن. یاریەکە قەشەنگە، چاوەڕوانی راپۆرتی ناوازە بن لەسەر ئەو یاری لە هاشتاگ کاتێ لە بەرواری 18 لەسەر PlayStation 4 بڵاو دەکرێتەوە. ژمارە 1 و گەورەترین یاری ئەم ساڵ بێگومان یاری Cyberpunk 2077. Cyberpunk پڕێتی لە کارکتەری جیاواز، بەڵێ
پڕ دەبێت لە چیرۆکی جیاواز بڵێ پڕ دەبێت لە ئەرچی لابەلا بڵێ گرافیکی هەر نایابی دەبێ بڵێ لەلایەن یەکێ لە باشترین ستودیۆکان دروست کراوە بڵێ یاریەکە نایاب دەبێت سەرنجڕاکێش دەبێت و شایانی کردن دەبێت دوای چەندین ساڵ چاوەڕوانی یاری سایبەرپانک 2077 لە ڕۆژی 19/11/2020 بۆ PlayStation 4 Xbox One و PC بڵاو دەکرێتەوە دواتریش بە خۆڕایی لەسەر کۆنسۆڵە نوێیەکان بەردەست دەبنگەر پێشتر کڕیبن ئەمانە هەفتەی یاری سەرنجڕاکێش و گەورەی نیوەی دووەمی ئەم ساڵن چاوەڕوانی کامل لەو یاریانە دەکەن دەمانەوێت بزانین کامە یاری لە ڕۆژی یەکەم دەکەن لایک و شێری ڤیدیۆ لەبیر نەکەن